تەنها کارکردن و ماڵ و کارکردن و ماڵ لەوە زیاتر نییە لە ئەوەی کە ژیان قوڕسکرات چی دروستە چی دێت ئاراوە یەکەمیشت پرۆسە هاوسەرگیریەکان سیستە بن خاڵ بن مەگەر ئەمە بەچای خۆتان نابینن بۆچی زەواج لە یابان نەماوە لە ئەمریکا نەماوە لە ئەسکەندەنافیا نەماوە لە فینلەندا و نەرویجستێری کە بزانە زەواج کوا ماوە لە ئەڵمانیا کوا ماوە لە بەلجیکا کوا ماوە لە کوردستان چی لاتەوە سست بووە لە هەموو جیهان ئەبین سست بوو بۆت کە ژیان قوڕس بوو ئەبینی قەیرەکرد زۆرە بێت ئەبێت حکومەت لەو بەرەدا ئەبین دیسکۆ کاتەوە مەلها کاتەوە بازاڕی دیسکۆ مەلهایەکان زۆرە بن زەریبیان لێ وەرەگرێتن و گومرجیان لێ وەرەگرێت بۆ ئەو کاڵانێک کە دێت پێوەندی وەکو مەشروبات و جگەر و نێرگەلە و جگەرە و نێرگەلۆشانە ئەبین لەو ڕێگایە کۆمەڵێک پارەی دەست دەکەوێت ئەو لاشۆ خێزان تێکەچێتن بە دڕۆشی بڵاو بێتەوە ئەو ئیشی ئەو نییە ئەو ئەبێت وەڵامی سەرە خۆی بداتەوە کە ئەبێ ژیان قوڕس بکاتن و پرۆسە هاوسەرگیریەکان سستە بن ئۆتۆماتیک جگەلەکە سستە بن تێکچوون و هەڵوەشاندنەوەی خێزان مەگەر نابینن محکەمەکان چەند پڕن مەگەر نابینن مەحامەکان وەبەر ناکەون مەگەر نابین ناڵەی ئافرەتان و منداڵان و دایکان بەوەی کە تەلاق دراون لێک جیابوونەتەوە کە تووشی کێشەی خێزانی بوونە دەرونی بوونە لەنزانی ئەو قەرزە زۆرەی کە لەسەر زەویدا بڵاو بووتەوە لە نیچەوانی ئەو کەسەی کە پەرداغێکی بە قەرز هێناوە سیارێکی بە قەرز هێناوە ناوماڵێکی بە قەرز هێناوە خانوویەکی بە قەرز هێناوە و حکومەتانێک کە وڵاتیان بوژاندوێتەوە بە قەرز ئەمە هەموو نیچەوانی ئەوەندەیە زۆر تێکچوون و هەڵەشاندنەوەی خێزان یعنی تەلاقەکان یەکجار زۆرە بن و تەلاقەکانش ڕۆژ بە ڕۆژ بە زیادبووندایە زۆربوونی لە باربردن بۆ کە کابرا هەستەکە لە بنیژانەکە قورسە معاشەکەی نایەت کرێی خانووەکەی پێ نادرێت کارەبایەکە دەرگای لێگرتووە زبڵ و خاشاک بەردەرگای لێگرتووە قەتعی سیارەکانی وە غڕامەی سیارەکەی و زەریبەی سیارەکەی و ئەو بەپارەکردنی هەموو شتەکان و خاوێنکردنەوەی بە دەرگا ئەوان هەموو ئەکرێ بە پارە ئاوڕ هەموو ئەکرێ بە پارە ناچار کە بینی منداڵێکی ناکە بە دوو کە دوو هێناکە بە سێ کە سێ ناکە بە چوار ئیلا مەگەر لە دەستی دەربەچێژینە نا وردە بەرەو کەمبوونەوە ئاچێت ئەمەش خۆمان ئەبینی کەمبوونەوەی لە دایک بوون کە باسم کردووە کە لە ئەڵمانیا دوو کێشەی زۆر گەورەی هەیە نەک ئەڵمانیا هەموو جیان بەڵام کە باسی ئەڵمانیتان بۆکەم ئاماری ئەڵمان لە بەردەستدایە کە هانس پێتەر زینکە قسەیەکە لێ ئەڵمانیا دوو کێشەی زۆر گەورەی هەیە زۆری قەرزی کەڵەکە بووی سەر وڵاتەکەی وە کەمبوونی ڕێژەی دانیشتوان و لەدایک نەبوون کەمبوونەوەی لەدایک بوون یعنی لەدایک بوون زۆر کەمی کردووە زۆربووی نەخۆشە دەروینەکانیش بەشێکە لەو کێشانە کە ئینسان ئەبینی حکومەت زەختی لەسەرەکات ئەبینی کاڵایەکان گرانە بن ڕۆسە هاوسەرگیریەکان سستە بن تەلاق زۆرە بێت لە باربردن زۆرە بێت ئەبینی چی دروستە بێت نەخۆشە دەروینەکان بۆیە جگە لە کارکردن زیاتر هیچ نامێنێتەوە بۆ مرۆڤەکان ئەبن بە ڕۆبۆت تەنها کارکردن و ماڵ و کارکردن و ماڵ لەوە زیاتر نییە ناچی لە جێگایەکدا بنیشی ژنمارەکردنێک بێت سولحێک بێت مەجلیسێکی خزم و کەسوکارەکانت بێت پەیوەندی کۆمەڵایەتەکانت بێت پێگەی کەسایەتیی خۆت بدۆزیتەوە کەسایەتی خۆت بدۆزیتەوە لە کۆمەڵگە ئەو شتانە هیچیان نامێت جگە لە ئیشکردن زیاتر هیچ نامێنێ بۆ مرۆڤەکان بۆ شەبینی زۆرترین ڕێژەی خۆکوشتن لە یابانە وڵاتێکی سناعیە وڵاتێکی پێشکەوتووە بەڵام تا سەر ئێسقانیش ئەبینی قەرزدارە ئەڵمانیا بە هەمان شێوە زیاتر لە 10,000 کەس لە ئەڵمانیا ساڵانە خۆی ئەکوژێت لە کوردستان ئەبینی بە هەمان شێوە ڕێژەی خۆکوشتن چەند زیادی کردو بۆ لەنجامی ئەو کێشە دارایی و ئابوووریان کە تووشی یابان بووە تووشی ئەڵمانیا تووشی ئەمریکا تووشی هەموو وڵاتەکان بووە هەر یەکە و بە زۆرێکە توش بووە باشە زۆربوونی خۆکوشتن مەگەر بە خۆتان نابین کە ڕۆژانە چەند کەس خۆیان نەکوژن لە یابان کە زیاتر لە 30,000 کەس ساڵانە خۆی کوژێت بڵاوبوونەوەی بەدڕەوشتی یەکێکە لەو کارە لەو دەرەنجامانەی کە بڵاوبوونەوەی ڕیبا بە جیهاندا کە ئەیکات بۆی کە حکومەتەکان ناچارن ئەو قەرزانە سوکە نەسەرشانیاندا بۆی کە بەرگەی زیادبوونی ڕۆژ چرکە لە دوای چرکەی ئەو قەرزە بگرن ناچارن هەموو دەرگایەکی بەدڕەوشتیەکەنەوە کە لە دەرسی ڕابردووش باسم کرد باشترین کاڵا یاخود باشترین بیرە نەوت ئەگەر بتەوێ و حکومەت بێتن پارە دەست بکەوێتن لە بەدڕەوشتیە دەستێکەوێت لەلایەن ئافرەتانەوە ئەبێ ئافرەتان بە بازاڕ بکرێن و بەدڕەوشتیان پێ بکرێت و هیچ بەهایەکی ئاینی و مرۆڤایەتی و دابوونەوەتی کۆمەڵایەتی نابێت لە بەرچاو بگیرێ بۆ چونکە ئەبێت لە ڕێگەی ئافرەتەوە چەندەها ملیار دەست بکەوێت بۆ چونکە ئەمەش پشتێکە بۆ حکومەت بۆی کە بە ناوی ئازادی بۆ ئافرەتان
ئافرەتان بێنە دەرەوە بەوەی کە هەموو زۆربەی بازاڕەکان بەوەوان گەرم بکرێت بۆی کە پارەیان دەست بکەوێت. لاما کاتیشتا بینی بڵاوبوونەوەی ڕیبا و بازاری حرام بڕۆ سەیری کە ئەمڕۆ کەلوپەلی حرام و بازاری حرام و بەدڕەوەشی حرام و ئەبینی ئەمڕۆ بازاری حەڵاڵ زۆر کەم بووە. حتى ئەو بازارانی کە ئێستا کە پەیدا بوو نابین بەناوی قۆڵ بەناوی بازارەکانی فۆڕێکس و کیونێت و جینس گلۆباڵەکان و پای نێتوۆرکەکان و بیتکۆین و وەن کۆین و ئەمانە هەمووی بۆچی هاتونەتە ئاراوە. ئەم کەسان ئەم کۆمپانیانە ئەتوانن لەو ڕێگایەوە خەڵکی چەواشە بکەن بۆی کە لە بۆرسەکانە پارەیەکیان دەست بکەیت بۆی کە بتوانن ئەو قەرزانێک کە لەسەرێکیان سوک بکەنەوە. لەو لاشە قۆڵی هەزاران کەسە بڕن بەڵام کۆمەڵە خەڵکانێکیش یعنی ئەتوان بڵێن سەقا 5 سودمەند ئەبن بەڵام سەقا 95 ئەوی لە خوار باڵەکاندانە هەمووی ئیفلاسەکەن و زەرمەند ئەبن. بۆیشە بینی کۆمەڵێک بازاری حرام دروست بووە، بازاری حرام دروست بووە. ئەو هوتێلانێک کە تۆ ئەیان بینی کە بەرزن بە زۆری بە ڕیبا دروست کراون، مۆتێلەکان بە ڕیبا دروست کراون و شوقە و بینایەکان بە ڕیبا دروست کراون و سیارە بە ڕیبا ئەبینی ئەکڕن و ئەفرۆشێنەوە. یعنی ڕیبا بە تەواوی جیهانی داگیر کردووە کە لە حەدیثێکە باسەوەکە کە ڕۆژێک بەسەر مرۆڤاتدا دێ ليأتين على الناس زمان لا يبقى أحد منهم إلا أكل الربا. روزگارێک بەسەر مرۆڤاتیدا دێ کەسێک نامێنێ ڕیبا نەخوا إلا يعني کەسێک نامێنێ ڕیبا نەخوات ومن لم يأكله أصابه غباره ئەوەی کە ناشخوا بەڵام تەپوتۆزی ڕیبایەکەی بەرئەکەوێت. تۆ معاشێک وەرەگریت ئەبینی بە ڕیبا وەریگرتووە، حکومەتەکە دەبینی لە لەشفرۆشیە وەریگرتووە، لە خراپەکاری وەریکردووە، لە ئەو هەم کۆمپانیانە وەریگرتووە کە بە ڕیبا ئیشەکەن بۆ چونکە تەپوتۆزەکەی ئەبین لەو ڕێگایە وە بەردەکەوێت.